بەڕێزانم سەیری ئەو پۆستەی گۆچانی بکەن کە باسی ئەو هەڵانی کەمە لە کوردیدا دەیکەین ئێستا باو بوو. دوێنێ من هەڵەکانی کە ئەمریکایەکان لە ئینگلیزیدا دەیکەن بە تایبەت هەڵەکانی جۆرج بوشی پرێزیدەنتی ئەمریکایە کە بەناوبانگە بە هەڵەی زۆر هەڵەی گڕامێری ینی ئەوانە هەمووشی کردوتەوە لەو ڤیدیۆدا. بۆ نمونە ئێمە خوێندومانە کە دەبێ مەسەڵەن کە دەڵێن دەبا ڕۆیشتە بام دەبێ I should have gone دەبێ گان بێ شکلی سێومە بەڵام دەڵێن went I should have went okay هەڵەیە بەڵام هیندان بە هەڵەک تۆ ئێستا باوە ها okay یا بۆ نمونە he doesn't know دەبێ بۆ he doesy بێنین بەڵام وان دەڵێن don't بە هەڵە he don't know یا بۆ نمونە مەسەڵەن جۆرج بوش لێرەدا دەڵێ زۆربەی زۆری هاوردەکانمان لە دەرەوە ڕادێن. More and more of our imports come from overseas. هاوردە لە شۆ ڕابێ هاوردە بخۆی لە ناو وشەکەدا یانی شتێکە لە دەرەوە ڕادێ لە شۆ ڕابێ. یا بۆ نمونە دەڵێ is our children Is our children learning? children کۆیە کاچی من دەبێت r نەک is بەڵام ئەو هەڵانە کاتێک پرێزیدەنتی ئەمریکا کاتێک خۆی ئەمریکاکان هەڵی گرامێری دەکەن ئیدیە تۆ لە چی دەترسی تۆ دەبێ شانازی پێ بکەی بە هەڵەکانت هەڵی بکە و مەترسێ لە ڤیدیۆ یوتیوبەکەشدا هەمووشی کردێتەوە سەیریکەن.